لەگەڵ هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز وەرزی گەشتیاری دەست پێ دەکات و چاوەڕوان دەکرێت ژمارەیەکی بەرچاو گەشتیار ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆران بکەن و گەشت و گوزاری سۆرانیش دەڵێت ئامادەکاریمان کردووە بۆ هاتنی گەشتیار بۆ ناوچەکە. سەبارەت بە ئامادەکاریەکان ئێمە تەواو خۆمان ئامادە کردووە بۆ ئەوەی بتوانین بە تەنسیق لەگەڵ شوێنە گەشت و گوزاریەکان هەماهەنگی باش ئەنجام بدەین بۆ ئەوەی کەشێکی لەبەر فراهم بکەین بۆ گەشتیارانی سەردانی دەڤەرەکەمان دەکەن لە ڕۆژانی ئایندا تەنسیقێکی باشمان دەبێت لەگەڵ تەواوی یەکە ئیداریەکان بۆ ئەوەی بتوانین کۆنتاکتێکی باش دروستکەین و جەوێکی باش فراهمکەین بۆ ئەو گەشتیاران. لە هەمان کاتدا کۆمپانیای گەشت و گوزاریەکان بەردەوام لەسەر خەتین بۆ ئەوەی زۆرترین گروپاتی گەشتیاری بۆ ناوچەی بین. زۆربەی ئەو گەشتیارانەی ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆران دەکەن گەشتیاری عەرەبن کە سروشتی جوانی ناوچەکە سەرنجیان ڕادەچێشێت. خراپی ڕێگاوبانەکان و کەمی کارەبا گرفتی سەرەکی بەردەم کەرتی گەشتیاریە، بۆیە خاوەن پرۆژەکان داوا دەکەن حکوومەت پێویستە چارەسەری ئەو گرفتانەیان بۆ بکات. بێگومان کەم و کەرتی ڕێگاوبان زۆرە لە بێخاڵ، کەم و کورتی گۆڕەپان زۆرە، کەم و کوڕی کارەبا زۆرە، یەک لە کێشە هەرە سەرچەکان بۆ نمونە ناوچەیەکی گرنگی گەشتیاری لە هاوین هەواری بێخاڵ محاویلەی نیە ئێستانی محاویلەی کارەبای نەجابێنە بەرچاوی خۆت شوێنێکی گەشتیاری کەواجهەی محافەزە و هەرێمی کوردستانە لە ڕوتێکردنی گەشتیاری هاوینە لە ناوچەکە کارەبای نەبێ ئەوە خۆی لە خۆیدا کارە ساتێکی گەورەیە. ئەمانە کێشەی زۆر گەورن بە تایبەتی هاتوچۆ ڕێگاوبان و هەروەها کارەبا و نەبوونی ئەو هەماهەنگەی لە نێوان دام و دەستگایەکانی حکوومەت هەیە. بەڕاستی ئەوەش کێشەیە چێزگار زۆر گەورەی بۆ خاوەن پرۆژەکان دروست کردووە. ئەمە وەکو خاوەن پرۆژەکانی بێخاڵ خاوەن مەتحەم و چێشتخانەکان داواکاریمان نەو لیژنەی با بڵێن لیژنە مشتەرەکەی گەشت و گوزار و قایمەتەوەیە لەو ڕۆژانەی جەژن بەڕاستی لەبەرەوەی ئیزدعامەشی زۆری گەشتیاران ڕوو لەو مەنتیقەیەکە بە پێی هەڵکەوتەی ئەو مەنتیقەی کە مەنتیقەشی گەشت و گوزاریە هەماهەنگێکی باش هەبی لە بینیمان لە بینی با بڵێن ئەو جیهەتانە و لۆی بە باشترین شێوە پێشوازی لە گەشتیار بکەین. دەڤەری سۆران بە هەر چوار قەزاکەیەوە خاوەنی ناوچەی گەشتیاری گرنگە و لە ماوەی 4 مانگی ڕابردوو 250,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆرانیان کردووە. چاوەڕێ دەکرێت لە ماوەی ڕۆژانی جەژنی ڕەمەزانی پیرۆزیش زیاتر لە 30,000 گەشتیار ڕوو لە ناوچەکە بکەن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.